سڵاو خۆشەویستانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت ئەو شوێنەی کە من ئێستیا وەستاوم کێڵگەی بەرووبوومی گەنموجۆیە کە ئەم ساڵ کۆلێژی زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکانی زانکۆی سلێمانی لێرەدا ئەم گەنمەی چاندووە کە بەرهەمی گەنموجۆیە لە جۆی سپی و ڕەش و هەروەها گەنمی نان. ئەم شوێنەی کە من تیاوەستاوم ڕووبەرەکەی نزیکەی 400 دۆنم دەبێت کە کۆلێژی زانستە ئەندازیارەکانی کشتتوکاڵی زانکۆی سلێمانی ئەم ساڵ هەستاون بە چاندنی گەنم لێرە. گەنمەکەی ئەوان جیاوازتر دەبێت بە پێی ئەوەی کە ئەوان خۆیان زانستیانتر و ئەکادمیانتر کاریان تێدا کردووە. ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین لەبەر ئەوەی کە ئێستا وەرزی دروێنەیە لە ئێستادا ئەوان خەریکی دروێنەکردنی گەنموجۆکەن. اینجا ئێمە و ئێوە پێکەوە لەگەڵ کۆمەڵێک میوانی تایبەت ئەمڕۆ کۆمەڵێک زانیایی لەسەر ئەو گەنمەی ئەوان وەرئەگرین بزانین ئەم گەنمەی ئێرە جیاوازەکەی جێ لەگەڵ گەنمی شوێنەکانی دیکە و هەروە بەرووبوومەکەی خۆیان ئەم ساڵ ڕێژەیەکی هەڵئەگرن بۆ ئالیکی ئاژەڵەکانی نێو کۆلێژی کشتتوکاڵی و بەشەکەی دیکەشی دەفرۆشنەوە بە جووتیاران و هەروە ئەو خەڵکانی کە ئەیانەوێت ساڵی داهاتوو بەرووبوومی گەنم بچێنن لەبەرەوەی کە گەنمەکەی ئەوان ئەکادمیانەتر و زانستیانەتر چێنراوە. جوتیاری کردم حستا بگرر جژنی آزادی بسر چو دوری خافد وحدی سیران و شادی بخمر الجرویا بیرۆکەی ئەم چاندنە تقریبا 800 دۆنم زەویمان هەیە لێرە و ئێمە یەشێ لە بەشەکانی کۆلێژەکەمان بریتە لە زانستی ئاژەڵ کە چەند ئاژەڵێکمانەیە وەکو مانگا و وەکو بزن و وەکو مەڕ. ئەم ئاژەڵانە پێویستیان بە ئالیکە بێت ساڵانە کە پێویستیان بە 30 تەن گەنم و 30 تەن جۆ بێت. ئێمەش هەستاین بە چاندنی ئەم زەویانە لەبەرەوەی بارگرانیەک لەسەر زانکۆی سلێمانی کەم بکەینەوە ئەویش بە دابینکردنی ئالیشی پێویست بۆ ماوەی ساڵە کە بریتە لە 30 دۆنم بریتە لە 30 تەن لە گەنم و 30 تەن لە جۆ. زایدەن طبعاً ئەم ڕوبەرەی کە ئێمەمانەم ڕوبەرە گەورەیە زۆر زیاترە لەو پێداویستی ئالیک بۆ کۆلێژەکەمان بۆ ئاژەڵی کۆلێژەکەمان. بەڵام ئێمە هەوڵمانە کە بارگرانیەک لەسەر زانکۆی سلێمانیان بین بەسەر چاوەیەشی دارایی بۆ زانکۆی سلێمانی. دوای ئەوەی بەشی ئالیکمان جیا کردەوە بۆ ئاژەڵەکانی سەر بە کۆلێژەکەمان ئەو بە شەشی کامێنێتەوە لە کاو زایدەن لە گەنموجۆکەی کە ئامێنێتەوە ئەی فرۆشی نەبێ بە سەرچاوێکی دارایی و ئەیگەڕینەوە بۆ زانکۆی سلێمانی و بۆی وەکو یارمەتی دەرێ بێت بۆ باشکردنی باری دارایی زانکۆکەمان. هەمە 800 دۆنم عەرزمانەیە بۆ زەراعەت بشێت بۆ چاندن بشێت 400 دۆنەمەمان چاندنە لە گەنموجۆ. جۆکە دوو جۆرە جۆی ڕەشە لەگەڵ جۆی سپیە. گەنمەکەش تقریبا 4 سنفی لە گەنم تایە لە گەنمی جیاواز لە ڤارایەتی جیاوازی تایە. جۆرە لە گەنمەکان کەتیایەتی بریتە لە ئاڵا جۆرێکیان بریتە لە حەسات دوانەکەیتیشان بریتە لە تریتیکاڵی کە ناویان سارا و ڕێزانە. کردار کشتتوکاڵەکان چەند کردارێکە کە دوا بە دوای یەکە ئەنجام ئەدرێت ئەبێ شارەزایی وریایی تیا بەکاربیێنیت. سەرەتا بزانی چه جۆرێکی گەنم ئەگەر باس لە بەروومی گەنم خۆی بکەین چ جۆرێکی گەنم هەڵەبژێریت و جۆری خاکەکەت کەش و هەواکەت گونجاوە بۆ ئەو شوێنە. دوای ئەو بەرووبوومەت کە چاوەڕوانی لی تەحملی نەخۆشیەکات ئایا سەرما کەمبوونی ئاو ئەمە هەمووی بەرچاو ئەکرێ. دوای ئەوە تۆ بڕیارەدی کە بڕیاری جۆری گەرمەکە خۆیدا ئەم جادەی دەسەر ئەوەی کە چاندەکەی بۆکەی یەکەم جا خاکەکەی بۆ ئاماداکەیت لە ڕووی چێڵانەتی وردکردنێتی. دوای ئەوە چاندنێکیەتی چاندەکەی بە چ جۆرێکە بە تابیعی پێڵن لە ناوچەی گەرمیان و هەروە لە ڕانی ئەوانەیە ئێمە پێڵەن سیدرل بادیرە یانەوەتانی بە برۆدکاستینگ واتە بە تۆ پرژاندن. ئەمەیان بۆ قسەیەکی دواتر ئەکرێ
کامیان هەڵەبژێری بەپێی تواناکەی خۆت دوایەوە کە چاندەکەت ئەنجامدا ئەنجا دوایەوە خزمەتەکانی تردیە لە ڕووی ئەوەی مکافحەیەکی سەمادێتی ئەگەر پێویست کات ئەگەر پێویستکە ڕووبەرەکەت کەم بێت بای ئەوە بێت و تواناشت هەبێ ئاودێری تەکمیلەی بۆ بکەیت ئەوەشە بێ ئەنجام بۆی ئەگە پێویستکە کەش و ناوچەکەت ئەگەر هاتوو بڕیاوەکی کەمتر بوو دوایە ئەوەنجا دێتە سەر ئەوەی ئامادەکردن بۆ دروێنەکەی دروێنەکەت ئەنجامدا ئەبێ بزانی پێشوەختە بڕیار بی کەی دروێنەکە ئەدەی کە دروێنەکەدا بڕی پارەت لە بەردەستە بە چەند ئامێر تۆتوانی ئەو دروێنەیە بکەیت کاتەوە بێت چونکە هەمووی تەکلیفەیە ئینپوتمان هەیە ئاوتپوتمان هەیە چەندێ بڕی پارە سەر کردووە و داهاتەکەشی کە دەستەکردەوە گەیشتۆتە چەند ئەمە هەمووی کردداری کشتتوکاڵی بەڕێوەبرنەکەی پێڵن لە کۆتاییە ئێستا بۆ نمونە ئێوە جەنابتان هاتوون ئێمە لە تقریبن لە بڕیاری دوا کۆتایی و کۆتایین کە لە بەڕێوەبرنی کشتتوکاڵیە کە تەسنیف ئەکرێت ئێستا حالێن لە کۆتاییەکەین تەخمینەکەین پێشنیارەکەین ئاین تەخمینی واکەین ئایا چەندێ بەروبوومان بووەوە زیاتر بوو لە تەخمینی ئێمە دێنە تەخمینی کۆتایی بڕیاردانی پێڵن ئەو بڕیارەی کە هەمان ئێستا ماشەڵڵا ئەم ڕۆکە ئیبینن ئەم ساڵ بەروبوومێکی باش بەدەستهێنراوە خواردن بۆ ئاژەڵەکانمان کە بە خێوانەکان دابینەکەین هەروەها دوای ئەوەش دێنەوە دابینکردنی بنەتۆ بۆ فەلاح یان بۆ سایلۆکان کە بیفرۆشین دوای ئەوەشە دێنەوە سەرەوەی کە بڕیار بدەین ئەو زیادەی کە لەسەر ئەوەوە کە بەدەستمان کەوت بیفرۆشین چونکە داهاتێکە بۆ کۆلیج کە بڕزانین کەم و کوڕەکانی تریشی پێ داپۆشین گرنگترینیش زمان ئەوەیە و سنفەی کاڵەگرین تەحملی نەخۆشی بکات تەحملی ئەو گەرمایە بکات کەمی ئاوەکەشەکە پێشنیاری ئەین تەوەقعی زیاتری لەکەین لەگەلەوانەیە لە مانگی چوارەی تر کە باران نەبارێ ئەو سنفەی کەدایە چێنین بزانی تەحملی کەمی ئاو کە هەڵبەت ئێمە تێسمان بۆ کردوون پێشتر چەندین سنفان بەکارهێناوە ئەم جۆری کە ئێمە هەڵمان بژاردووە بۆ نمونە چەند جۆرێکە سنفی ئاڵامان هەیە سنفی حەسادیشمان هەیە کردومانە تاقی کراونەتەوە لە تاقی گەوشتیوە کە بەر و بێت و باشمانێت و تەحملی زروفی نالەباریشمان بۆ ئەکات ئامێرە کشتتوکاڵەکان گرنگێکی زۆر گرنگەیە تەکنۆلۆژیای بەکارهێنانی ئامێرە کشتتوکاڵەکان وەکۆی بینی مەس بۆ نمونە دەڕاستەمان هەیە دروێنەکەت بووەکە سەمن دەڕاست بۆێنم و دروێنێت بووەکە لەواچێت 500 کیلۆگرامت بۆ دۆنە پێبە دەڕاستەشت بۆێنم هەمان پلۆتی تەنیشتیت بۆ ئەدورێتەوە لەواچێت 400 کیلۆ پێدا هاتە 300 کیلۆ پێدا هەیە ئەتوانێت واد لێ بکە بڕی تۆوی ونبوو لەسەر زەویەکە زیاتر این کەمترت بۆ بکاتەوە تا کەمترنی حات 600 کیلۆش پێدا ئەمێنێت لەسەر تەکنۆلۆژیا و شارەزایی سایقەکە خۆشی هەروەها لە وەکو باسم گرنگترینیشان سیستەمی بەڕێوەبردننی کردارە کشتتوکاڵەکان جیاوازی ئەم گەرمە لەگەڵ شوێنەکانی تر زۆر جیاوازە لەبەرەوەی لە شوێنەکانی تر من لە منتیقەی گەرمیان و شارە زۆریش بە تایبەتی درەومان کردووە تقریبان ئەرزی ئێرە و لەبەرەوەی ئیتمامیان پێداوە ئیشەکە باشترە لە شارە زۆر و گەرمیانیش بە پێی پێچوونی من باشترە جۆری گەرمەکان باشترە باشە خزمەتیان کردووە و لەبەرەوە خزمەتیان کردووە بە دەمی ئیشەگەوە بوون باش دەرچووە بهاری شادی تویه بهاری شادی تویه هیوادارم ئەم کارە ببێتە نمونەیەکی جوان بۆ ناوچەکانی دیکەش هەتاوەکو ئەو زەویە کشتتوکاڵانی لە هەرێمی کوردستان هەمانە بۆ کشتتوکاڵ سوودیان لێوەربگیرێت و بۆ بەرهەمهێنانی بەرهەمی ناوخۆیی لە هەرێمی کوردستان مجدە پیلا تو جوت یاری غمت نامینه شمال دشت و مزرعونی خوشبختی دنه وقتی خوشی و شادیه مزرعه چند کس روشینه سپه جوت یاری